کۆمەڵی خەڵک پیابوون بوونەتە مافیا بۆ زەویەکان بۆ کۆشک بۆ با بڵین دووکان بۆ بڵین خانۆکانی شارەوانی کۆمەڵێک کەسی دەموچاو دووبارە پەیدا بوون کە بوونەتە مافیا بۆ زەوی و دوکان و خانۆکانی شارەوانی و پارە و سەرانە لە خەڵک وەردەگرن. ئەمە وتەی لەیلا عومەر سەرۆکی شارەوانی سلەیمانیە کە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کە ماوەیەکە تێبینی هەندێک کاری نامۆیان کردووە کە هەڕەشن بۆ سەر ژیانی هاوڵاتیان و مڵک و ماڵی دەوڵەت چونکە کۆمەڵێک کەسی دەموچاو دووبارە پەیدا بوون کە بوونەتە مافیا بۆ زەویەکان و کۆشکەکان و دوکان و خانۆکانی شارەوانی. کۆمەڵی خەڵک پیابوون بوونەتە مافیا بۆ زەویەکان بۆ کۆشک بۆ با بڵین دووکان بۆ بڵین خانۆکانی شارەوانی ئەو هاوڵاتیە ماوەی چەند ساڵێکە لەو دوکانەیە کەسابەتی خۆی ئەکات. ئەی بینین بە چاوی خۆمان کە لە دەرەوە کۆمەڵی خەڵکی زۆری دەموچاو دووبارە کە پارە و سەرانە لە خەڵک وەرەگرن. جا ئەوەی کە تەسیری کردە سەر ئێمە و کاریگەری هەبوو کۆمەڵی لەو خەڵکانە بە ناوی حیزبەوە بە ناوی مەسئولەوە قسە ئەکەن. هەروەها سەرۆکی شارەوانی سلەیمانی لەبارەی ئەو هێزەی کە لە شارەوانی سلەیمانی بوو وتی بۆ پاراستنی مڵک و ماڵی دەوڵەت و هاوڵاتیان داوای زیادکردنی ژمارەی پاسەوانەکانی شارەوانی سلەیمانییان کردووە چونکە ژمارەیان کەمە بەڵام بەهۆی ڕاگررتنی دامەزراندن بۆیان زیاد نەکراوە بۆیە داوایان لە ئاسایشی سلەیمانی کردووە پشگیری و پشتیوانیان بن چونکە کۆمەڵێک کەس پەیدا بوون کە زەوی هاوڵاتیان ئیفراز دەکەن. هاوکات فەرماندەی هێزەکانی کۆماندۆی کوردستانیش لەبارەی جوڵەپێکردنی بەشێک لە هێزەکەیان بۆ شارەوانی سلەیمانی لە ڕاگەندراوێکدا ئاماژەیان بەوە کردووە بە فەرمانی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی بۆ ڕێگریکردن لە داگیرکردنی چەندین پارچە زەوی جوڵەیان بە هێزەکانی کۆماندۆی کوردستان کردووە بۆ پاکتاوکردنی گەندەڵکاران و دەستگیرکردنی ئەو کەسانی ڕێگر بوون لە ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاریەکانی ناو شاری سلەیمانی. ئێمە ماوەی چەند مانگێکە هاتوونەتە شارەوانی سلێمانی بەڵام تێبینی چەند کارێکی نامۆ و ناخۆشمان کردووە کە بەڕاستی ئەمە تەهدیدە بۆ سەر ژیانی هاوڵاتیان بۆ سەر مڵکوماڵی دەوڵەت تەنانەت بۆ سەر مڵکوماڵی هاوڵاتیان. بۆیە ئێمە ماوەی چەند مانێکە خۆمان ڕاستە بەشێکمان هەیە بەشی پۆلیسی شارەوانی سلێمانی بەڵام ئەم بەشە هەم ژمارەیان کەمە هەم پاڵپشتی و پشگیریان کەمە و هەم چەند جارێک ئێمە نووسراومان کردووە بۆ زیادکردنی ژمارە ئەم پۆلیسانە بۆ ئەوەی کە بتوانین مڵکوماڵی دەوڵەت و هاوڵاتی و ڕزقی خەڵکیش بپارێت. چەند کەسێک پیابوون کە ئەرزی دەوڵەت یان با بڵێن ئەرزی هاوڵاتیان خەتخەت کردووە. ئێمە داوای ئەم هێزانەمان کردووە هەر کەسێک لەو بابەتە هەر ئەرزێک خەتخەت بکە یان بیوە بیفرۆشێ بەنهێنی ئێمە ئیجراعاتی یاسایی ئەکەین بەپێی ڕێکارە یاساییەکان. هەر لە کۆنفرانسە ڕۆژنامەوانەکەدا لەیلا عومەر سەرۆکی شارەوانی سلەیمانی سوپاسی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستانی کرد کە بەردەوام لە کارەکانیدا پشگیری دەکەن و پێیان ڕاگەیاندووە لە کارەکاندا جیاوازی لە نێوان هیچ کەسێکدا نەکات هەر بەرپرسێک دەزوەردان لە کارەکانیدا بکات ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر. منە لێرەوانێ بەڕاستی سوپاسی بەڕێز کاک باڤڵ تاڵەبانی ئەەکەم و سوپاسی بەڕێز کاک قوبات تاڵەبانی ئەەکەم جێگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە بەردەوام پاپشت و پشگیر بوون بۆ کارە یاساییەکان و بەردەوام جەختیان لەوە کردوتەوانێت جیاوازی هیچ کەسێ نەکەن جیاوازی ئەمر و زەیت و حیزبی بەعکسەوانێ ئەوەی کە بە من ڕاگەیاندراوە ئەو مەسئولەی تەداخولەکە لە کارەکانی شارەوانی لە داواکردنی زەوی لە داواکردنی کاری نایاسایی لە پێش هەموو کەسێکە ڕێکاری یاسایی بەرامبەریان وەربگیرن. هاوکات عەلی حەمەد ساڵحیش ئەندامی پەرلەمانی کوردستان لەبارەی ڕاگررتنی ئەو زەویانەی کە داگیر کرابوون لە ڕاگەندراوێکدا ئاماژەی بەوە کردووە کە باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت پرۆسەی داگیرکردنی هەزاران پارچە زەوی و شوێنی خزمەتگوزاریان لە سلەیمانی ڕاگرتووە بۆیە بەکارێکی گرنگی وەسف کردووە بۆ شارەکە و داواش دەکات ئەوەشی داگیر کراوە بگەڕێندرێتەوە. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.